ئەو مارکێتانەی لەلایەن کوردەوە خاوەندارەتی دەکرێن لە مانگی ڕەمەزاندا بە شێوەیەکی جیاواز پێشوازی لە کڕیاران دەکەن. لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان، مارکێتە کوردیەکان لە بەریتانیا بە ئامادەکاریی جیاوازەوە پێشوازی لە کڕیارەکانیان دەکەن و ئەو کەلوپەلانە بە کوالیتی باش و نرخێکی هەرزان ئامادە دەکەن کە تایبەتن بە مانگی ڕەمەزان. فەرهاد خاوەنی یەکێک لە مارکێتە گەورە کوردیەکانە و باس لە ئامادەکاریەکانی بۆ مانگی ڕەمەزان دەکات. ڕەمەزان ئێمە دەمەی خوا زۆر پێش وەختە بە 2 مانگ بە 6 بە 2 مانگ پێش ئەوە بەرنامی خۆمانداعانەی وەک بینیتان لە پرۆژەکەیە تەواوی توخمی خورماکان کە بۆ ڕەمەزان خەڵک ئەمە ضرورەتێکی تایبەتە هەموویمان هەیە هەموویمان هێناوە هەمووشی ئەم وەرزەیە خورماکان بابەتی شیرینەکانیشەوە کە تایبەت من هەر وڵاتە و هەر قەومە و شێوە شیرینێکی خۆی هەیە شوێ شەربەتێکی خۆی هەیە ئەمانەمان هەمی حازر کردووە لە بابەتی تریش بۆ شیرین دروستکردنی بۆ ماڵەوانێ هەموو پێداویستەکانمان هەیە لێ لەخوا بەزیابێ کە هیچ کەم و کوڕیەک نەبوو هەچ کەسێکیش هاتووە بەدەستی بەتاڵ ناچێتە دەرەوانێ پێداویستەکانی دابی دەکات. بەریتانیا لە قەیرانێکی ئابووری گەورەیە بەڵام ئێمە توانیمانە بە باشترین شێوە لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە ئیشیان لەگەڵاکەین تاوان لێ بکەین کە بە شێوەیەکی باش ئاگان لە سعرەکان بێ هەتا ئەمەش بتوانین لە سعرە مامەڵ لەگەڵ مشتەرەکانی خۆمانەکەین بە شێوەیەکی باش. هەر گەلوونەتەوەیەک لەسەر جۆرێک لە خواردن و شێوازی ژیانی ڕۆژانە ڕاهاتووە کە لە نەتەوەکانی دیکەی جیا دەکاتەوە. ئەویش لە ڕووی جیاوازی کلتور و ئاین و جۆری خواردنەکانەوە دەگۆڕێت. شتەکانی ئێرە بە تایبەت بۆ ئێرە دێم شتەکانی زۆربەی شتەکانی ئێرە هەمووی فرێشە هیچی ئەوە نییە بڵێ ببینێتەوە بۆ ینی بە تایبەت گۆشتەکانی هەمووی فرێشە خورمایەکیشی یەکجار زۆری هەیە و خورمایەکانیش هەمووی تایبەت و بڕۆ ناکەم لە چیتە مێڵ کەس ئەو خورما خۆشەی هەبێت و بە خەڵکەکی زۆریش خۆی پێکا بۆ تایبەت خورماکە و گۆشتی فرێشی هەبوون وەکو بەڕۆژوم بەس هەر پێداویستێکی تایبەتم هەبێ دێم بۆ ئەو مارکێت. بە تایبەت لە مانگی ڕەمەزانە بە زۆری پێویستمان بە شتەکانی تایبەت شیرینیە وەکو درینگ و ئەو شەربەتانە و هەروەها خورمایە و ڕاستێمە وە کاونیشتانێتی کورد زۆر خۆشحاڵین کە هەبوونی مارکێتە کوردیەکان سودێکی زۆر بێماگەینە بە دەستکەوتنی خواردنی حەڵاڵ و فرێش بە تایبەتی لە مانگی ڕەمەزان ئێمە لەباتی ڕووکەینەکە ئەو شۆفانی کە خواردنی دڵین لەوەی کە حەڵاڵە یاخود حرامە ڕووکەینە لە مارکێتێکی بەم شێوەیە و هەر شتێکمان بێ دەستمان بکەوت بە فرێشی و تەنانەت هەندێک ڕێک بەتامی ئەوەی کە لە کوردستان دەستمان کرد بۆ ئێمە زۆر جێگەی بایەخە. ئیمران کرێکارێکی پاکستانیە و بۆ پەیام دەدوێت و دەڵێت وەک نمونەیەکی جیاواز لە کورد زۆر حەز ئەەکەم بە بەردەوامی لێرە شت بکڕم و پێویستە موسڵمان دڵنیا بێت لەو خواردنانەی دەیان کڕێت. وەک نەتەوەیەکی جیاواز لە کورد زۆر حەزەکەم بەردەوام لێرە شت بکڕم و لە مانگی ڕەمەزان زیاتر دێم بۆ ئەم مارکێتە کوردیە چونکە سەرجەم بابەتەکانی تازە وەرزان و حەڵاڵن کە ئەمەش گرنگە بۆ ئێمەی موسڵمان ئەو خواردنانەی کە دەیان کڕین لێیان دڵنیا بین. دەستخستنی خواردنی فرێش و حەڵاڵ یەکێکە لە پێداویستیەکانی هەر موسڵمانێک کاتێک ڕوو لە وڵاتێکی خۆرئاوا دەکات یان تیایدا نیشتەجێ دەبێت کە ئەمەش وا دەکات بە شادبوونەوە بە خواردنە نەتەوەیەکانی خۆی بەشێک لە خەمی دوورە وڵاتی لە بیر بکات بە تایبەتیش لە مانگی ڕەمەزاندا لە دەستەبەرکردنی گۆشتی حەڵاڵ و شیرینی و خورما و وشکە و خواردنە میلیەکان.